جزء التاسع بعد كم سنة سڵاوتان لێبێت ئەمە شەقامی مەولەویە لە شاری سلێمانی ئەمەی بینن گردبوونەوەی بەشێک لە کاسبکاران و دوکاندارانی ناوبازاری شاری سلێمانیە کە لە دژی ڕاگەاندنی قەدەغەی هاتوچۆ و کەرەنتینە لێرە گردبوونەتەوە وەکۆ بینن شەوی ڕابردووش لە شارۆچکەی دەربەندیخان و لە شارۆچکەی خەڵازێ و لە ڕانێ و چەمچەماڵ بە هەمان شێوە گردبوونەوەی کاسبکاران و هاوڵاتیان ئەنجام دراوە لە ئێستاشدا بەهۆی ڕاگەانی قەدەغەی هاتوچۆ بازار و شوێنە گشتەکان داخراون بۆیە بەشێک لە کاسبکاران و دوکانداران و هاوڵاتیان هاتوون لە شەقامی مەولەوی لە شاری سلێمانی گردبوونەتەوە من حەزەکەم هاوڵاتیان خۆیان بدوێنم سڵاو لێبێ تۆ بۆچی هاتووی لێرە گردیتەوە؟ وەڵا ئەجدای مافی خۆمانەکەین چەند وەختە معاش نایەن و ینی بڵم چی نازانم داواکاریتان چێکە لێرە گردبوون؟ کرێخان و قەرزدارین معاش نایەن ینی مەسەف نییە زۆر شتێ ینی ئەم حکومەتاوان و ئەوەندەکانیە بێزارین هەندە وڵاتە بەجێ بێنن ئەومان دیەکەن ئەومان دیەکە بەجێ بێنن بڕۆین چیە لێرە؟ من لە دیاریاوە قۆنیش نییە کاکە دوومان معاش نایەت و ئەم عالەمەیانەوە بێزار کردووە هەر ناکرێ ئەمەی بینن گردبوونەوەی هاوڵاتیانە کە لێرە بەم شەوەیە ناڕەزایەتی خۆیان دەرەبڕن خەڵکی تووشی نەخۆشی دەرونی کردو لە ماڵەوانێ 6 مانگە موچەینێ تووشی نەخۆشی دەرونی بۆ لە ماڵەوانێ ئەگەر خۆشی و ئەم میلەتەی بەدڵەوە ئەوەیە سنجین و سەرار خەڵک هەڵبسەنجێنێ ئەو پارەی کە هەیەی بیاتی خۆ حەقی خۆیەتی لە چوارچووی ڕێکارەکانی خۆپارێزی لە کۆرۆنایە کە قەدەغەی هاتوچۆ ڕاگەێنرا و هاوڵاتیان کەرەنتینەکرێت بۆچی خەڵک ناڕازیە لە کەرەنتینە و ئاخر کەرەنتینەکەیان کەرەنتینە نیە یعنی بە معنە نیە لە وڵاتی ئێمە ئەو شتانە نییە هەموو شتێکی سەرەتایان بۆ بنیادنانی پارە بۆ خۆیان لەواچی ئێمە نازانین من کابراکی سیاسی نیم لەواچی ئەم کەرەنتینەکردنە داهاتێکی زۆری پێوەربگرن و بۆ خۆیان بێت بۆ چوو لە ماڵەوەی ئێمەش وەڵای بەڕاستی میلەتی کورد ترساوە ترسنۆک بووین بۆیە لە ماڵەوەی ئەجینا ڕۆژگارێک لەم سلێمانیا بووین پیاوی وایتیا بووە یەک معسکەری حیزبی بەعز دەرەقەتی نەیەوە بە تەنیا سەلامێ دەرەقەتینە ئێستا وای لێ هاتووە منە ترساوین ناوێرین لە ڕاگەیانی شۆ قسەکەین کە موبایلە لەوە شۆ ناوێرین قسەکەین خەڵک لە فەیسبووک ئەڵێ وەرنە دەرەوە منیان هێناوە دەرەوە کەس نهاتووە بۆ ترسن کاکە بۆ ترس خۆەوەی ئەوە برا ئاسایشانەوانە کێن بۆ لە کەوکەبێکی ترەوە هاتوون ئەوانی شەرۆکو ئێمەوان بۆچی خۆشان بۆ ئەوە هاتوین بۆ ئەوی جارێکی در حکومت بزانێت کە میلەتێک هەیە ئەتوانێت بێتە دەرەوانێ ئەو میلەتە ئەوەی جێژوگەلۆ نیە ئێوە وای لێ بکەن و حسابی وای بۆ بکەن کە هەر لە ماڵەوە بێت بابە خۆ ئاسایش کێ خۆوانە برای ئێوانە چی یعنی لەکوێوە هاتون بابە ئەو مەعاشەی وەرەگیرێت خۆ هەر بۆ ئەوانیشە ئەم دوکانەی کە کراوەتەوە برای ئەوانیش دوکاندارن مامی ئەوان دوکاندارن خۆ کێ دوکاندارە قابلە لە فەڵەستینەوە هات بێتین دوکاندار بین لە وڵاتەیە ئەبووای ئاسایشەکان بیان و تا ئێمە بۆ سەرجادە بە حیاتی ناین و پۆلیسی شەروای بوو تاەوە هەموو ڕێکارەکانەوەی کە یاسایە بیو تا هەر ناچینە سەرجادە با خەڵکیش بێتە دەرەوە وە دیفاعکردن لە هەموو کەسێک یعنی بەڕاستی مامۆستا ئەبوایە هەر مامۆستا پەروەردەی کردوین ڕئیسی حکومەت مامۆستا پەروەردەی کردووە هەرچی شدێ ئەم پیا مامۆستا پەروەردەی کردووە بۆ باندان پەرلەمان ئەبوایە مامۆستا لە پێشا بەهاتە دەر ئێمەش بۆی لە پشتیانە بۆ سانای و دیفاعمان لێ بکردنە ئەمە ناڕزایەتی و باش بۆچی لەبەر ئێمە ڕووماڵ بەساق ڕووماڵەکەدا دەستان خۆ بێشی چاکەکەن بەڵام ئەمانە خەڵکەکە دوکانارەکان زەرمەند بن هەرەوەی مەبەستەکە نامانە دوکانار زەرمەند باش نەخەری شێکم نیە من بۆیەوە داوای لێبوونەکەم نوێنەرمان هەیە لە پۆلیسی سلێمانێت توانە قسەی لەگەڵا بکەن ئێمە نەخێر خۆپشاندان نییە مە خۆپشاندانەوە خەڵک هاتووە خۆپشاندانە هیچی خۆپشاندان نییە بۆ خۆشی هاتوون ئێمە هاتوون داوایە کاکە بکرێتەوەوانە ڕێی جوابی خۆتان وەرگرتووە هەمووی جوابی خۆی وەرگرتووە بارێک نەبێ بڕۆ هەمووی جوابی خۆی وەرگرتووە دەبڕۆ بەسەڵ هێزانەکان کار لەسەرەوەکەن کە بڵاوە بە خۆپشاندانەکان بکەن دوکانداران وەکو خۆتان گوێتان لێ بێ ئەڵێن ئێمە سبەینێ دوکانەکانەکەینەوانێ ئەمە هاوڵاتیەکە بە سڵاو لێبێت سڵاو لێبێت تۆ دوکان نەوەڵا دوکانم نە من خۆم پۆلیسم و وەگەڵ خەڵکاتومە بزانام چی بوو منیش پێم ناخۆش وەگەم خەڵکە منیش مافی خۆمەیە و ماڵم لاڵمێ چاڕی معاشەکەکەم ناخۆشم معاشم نییە بەڵێ بەیانی ئەڵێ ئەیکەینەوەنە شاگردێک ڕۆژی بە 15 شەکەی چگەین کابرا دوکانەیە سێ شاگردەیە چوار شاگردیە خەڵکی شەکەکە خەڵک چاڕی موچاکە موچە نیە پارە نییە
4 میلیارد هاتووە پارە 1 دینارمان وەرنەگرتووە وەک خۆم کارمەندێکی وەک پۆلیسی وەزارەتی ناوخۆ چی بکەین لەبەر ماڵ مناڵ چاوەڕێی دەستی منەکە خۆ چاوەڕێی دەستی ئەوان ناکە گوێی ناداتێ ئەو خەڵک کەس قسە ناکە مۆزە پۆلیس هەمووی برایمە خۆم پۆلیسم پابەندە من بە ڕێکارەکانەوە پابەندە من بە قەدەغەوە بە تاکیدە چی بکەین عنی کابرا کاڵێ بەیانی کرد بەسەر چاو بەیانی کردەوە نێمەژدێ سەری شوکاری خۆمان داوە لە خەڵکەکەم خەڵکی مرۆ چۆیسە چۆڵی کات لەبەرەوەی کابرا بەیانی وعدیانەوە بیکەینەوەنێ خەڵەوەتە ئاسایشەکان و چیە مەحافزەی سلێمانیە و تێگە مەحافزێتە مەحافزێت خەڵک بەناوی خەڵک قساکە چی بکەین نازانم ئەی خەڵکەوتە عنی مەحافزێت چیە والله کەس وعدی پێ نەیە ئەی خەڵکی ئەو دێ قساکەوە دێ لە بەیانی وەیە ئەمنیەکانن ئەڵە چۆڵیکەن و ئەوانیشی خۆیان ڕاستەکەی بەس کەس وادی نەیە وڵی من ڕاستیەکەی پێ بڵێم ئەزانی چۆنە خۆی ئەمە سەرچاوەکەی مەحافظە قایم قامێتە بەڕاستی ئەم ئاسایش و کارمەندوانەوانی ژەجە دەستی ئەوانە هەتا ئەوان ئەمر نەکەن هیچ کەسێ ناتوانێت ئەمر دەرکات ئەمە یەک دووەمیش ئەم ڤایرۆسی کە ئێستا بڵاو بۆتەوانێ خەڵک ئیتمانی لەسەر ئەم ڤایرۆسە نییە دوو مانگ لەمەوە پێش دوونەوە ڤایرۆسە بوو ڤایرۆسی کوشندە بوو ڤایرۆسی کوشندە نەبوو ئەوەی کە کوشندە نەبوو بڵاو بوو بوانین لە شاری سلێمانیە دوومان خەڵک کرێنتی کرا ئەوە بوو خەڵک ئیفلاسی کرد و خەڵک بێدارامەت کەوت پارەی بەدەستەوە نەما ئێستش کە ئەم ڤایرۆسە هاتووە ڕاستە ڤایرۆسە کوشندەیە من وەکو دکتۆرێکی شارەزایی ئەزانم ئەم ڤایرۆسە کوشندەی و هەشە بڵاو بۆتەوە ئایا سەرچاوەکەی لەکوێ هاتووە سەرچاوەکەی بگرن سەرچاوی فەقیرۆژار با نەگیرێکە لەم بازارە 2 دیناری دەسەگە سەرچاوی ئەو ڤایرۆسە بگرن کە لەو شوێنانوێت خەڵک داماوە ئەو ڤایرۆسی کە هاتووە لە ئێران و هاتووە لە تورکیاوە هاتووە ڕاستە لە بەغاوە هاتووە هەیە بوونی هەیە ئەگەر وەکو بوونی نەبێ شتیوانیە مەحاڵە ئەی ئەوانەی کە کەوتون لە خەسەخانە ئەوانەی کە دەرمانێ نەدرێتیە بۆچی دراوەتێ بەڵێ ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان چۆن پیان داخات دابینکردنی موچەش و بۆ فەرمانبەرانیش و بۆ دوکانارانی شار عینەشت دابین بکرێ لەبەرەوەی خەرناڵین ئێستا دەستخۆشیان لیەکەین کە ئەم بەڕاستیەکەی ڤایرۆس هەیە بڵێن نییە هەیە یعنی ئەمە شتێکی ڕاستە قەت ڕێی سەحەت لە خۆیەوە شتێک بڵاو ناکاتەوە کە نەبێت چونکە ڤایرۆسی کۆرۆنا کوشندە هەیە ئەو کوشندەی کە بڵاو بۆتەوە بە چەنە کەس خەڵکی کوش بیدایەت لە ئێران 5 کەس بوو بە 10 کەس بوو 10 کەس بوو بە 50 کەس 50 کەس بوو بە 100 کەس یعنی ئەگەر بڵێ نییە هەیە بەس ئێمە شەمێ ڕێنەمایی خۆمان بکەین لەو شتا ئێمە شەوێ هاوکاری هێزانینەکان بکەین بەس بە ڕێنەمایەکی چۆن مەجالێ بن بۆ خەڵکی کە کاسپیان بکەن و دەرامەتی خۆی ماڵ مناڵیان بن بەڕێوە ئێرە شەقامی مەولەویە لە ناو شاری سلێمانی ئەمە وەکۆی بێنن هێزانینەکان ئێستا کار لەسەرەوەکەن کە بگرێت دوکان و بازار بگرێتەوە کاکەکی بەشم کاسپێکان بکەین کاکام کردووە نایە چیە بەشماندا بێن ڕۆژەکەی شەڵا دوکان و بازار بگرێتە کاکە هەموو خەڵک برسیە دینان نییە لە ماڵەوە بیخوا کاکە باشم دوکان بازار بگرێت کردووە نایە ئەم کردووە نایە هەمووی تلۆ دەرەسەیە کاکە تکا حکوومەتی هەرێمەکەم بەشم بکرێتەوە باشە وەکو باسم کرد ئەمە شەقامی مەولەویە لە ناو سنتەری بازاری شاری سلێمانی دیارە لە ئەمڕۆوە ناو بازار ینی لە دوای جەبەجەکردنی قەدەغەیە چۆ ئەمڕۆ دوکان و بازارەکان بە شێوەیەکی گشتی لە سەرانسەری هەرێمی کوردستان و بەتایبەت لە شاری سلێمانی داخراون و ڕێگە بە هاوڵاتیان نادرێتەوە دوکانەکانیان بکەنەوە بەڵام لە چەند شوێنێک دیارە ئەمڕۆ هاوڵاتیان دوکانەکانیان کردوتەوە و چوونەتە سەر کار و کەسابەتی خۆیان بەتایبەت لە شارۆچکەی دەربەندی خان و لە شارۆچکەی کەلاری ناوەندی دارەی گرمان لەم شوێنانە دوکان و بازارەکان کراونەوە ڕۆژانی ئاسایی هاوڵاتیان کار و کەسابەتی خۆیانەکەن بەڵام لێرە سەرجەم بازار و دوکانەکان داخراون و هێزانینەکان و ئیدارەی پارێزگای سلێمانی و قایمقامێتی مرکزی سلێمانی ڕێکارەکانیان گرتووەتە بەر و ڕێگری لە هاتوچۆی هاوڵاتیان و کردنەوەی بازار و دوکانەکانەکەن و لە ئێستاشدا وەکو باسم کرد گردبوونەوەی هاوڵاتیان کە لێرە بەڕێوەچێ بۆ کردنەوەی بازار و دوکانەکانیان و کردنەوەی کارەکانیان لێرە هێشتا بەردەوامی هەیە هێزانینەکان هەوڵەدەنکەوە بڵاوە بە خۆپشاندانەکە بکەن و بڵاوە بە گردبوونەوەی هاوڵاتیان بکەن بەڵام هاوڵاتیان تاوەکو ئێستا لێرە ماونەتەوە وەکو ئێمە بینیمانە لێرە تاوەکو ئێستاش لایەنە پەیوەندیدارەکان
واتە لە پارێزگای سلێمانی و لە قایمقامێتی سلێمانی و لە ئەنپێندارەکانی دیکە تاوەکو ئێستا هیچ کەسێک نهاتووە بۆ ئێرە گوێ لە داخوازی و گوێ لە ناڕزایەتی و داواکارەکانی کاسبکاران و خەڵکی سلێمانی بگرێ بەڵکو ینی کەس نهاتووە بەدەمیانەوە خەڵکیش لێرە وەستاون و دەڵێن تاوەکو وەڵامێکی کۆتاییمان نەدرێتەوە و وەڵامێکی مقنعیمان پێ نەدرێ ئێمە بەردەوام بین لە ناڕزایەتی خۆمان.